ئەگەر بەبییران بێت ساڵی پار تۆزێک زووتر خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی بە شەرەفی ئەو هەولێرە خۆشەویستە گردبوونەوەیان بۆ من کردویان هەمومان شوانی لە پای ئەوەی لە چەند ناڕزاییەک ئێمە دەژگیرکەین. ئێستاش هەمان شت شفا ناوێکێکە بەهۆی کۆمەڵک ناڕزایی لە وەزع و لە ئەدای دەسەڵات دەستگیر کراوە کەواتە ئەوە زەنجی ئەوەیە کە دەسەڵات ئامادە نییە گۆڕانکاری بەسەر شێوازی کارێک داپلۆسێنەرەکانی خۆی بێنێ بۆیە دووبارەی دەکەینەوە سێبارەشی دەکەینەوە هەر یەکێک بگیرێ لەسەر ڕای ئازاد هەموو هەرێم و هەموو خەڵکی هەولێر ئەو کەسە دەبێ بۆیە ئێستا ئێمە دەڵین هەمومان شوانین تا ئەو کاتەی یاوەتە دادگای یاساییەوە تاسن ئەوە دەتوانێت ینی لە دەرگیر بکرێت لە ڕووی یاساییەوە ئەو مادە یاساییە کە بۆیان داناوە ئەو شێوازێک کە مامەڵەی لەگەڵ کراوە نە دەستوریە نە یاساییە نە عورفیە. من دەمەوێت کەسێک شکە وەربگرێم کاک مڕاد ئەگەر کات هەبێت ئەگەر بێتە ئێرە وەکو ڕێخەری ئەم گردبوونەوەیە چ داواکاریتانەیەوە لە دەشتەکەدا چیتان بۆ حکوومەت و بۆ دەسەڵاتدارانی کوردستانەیە؟ بێگومان ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەمڕۆکە لە شاری هەولێر ئامانزمان لەم گردبوونەوە ئەوەیە مەبەستی سەرەکیمان ئەوەیە کە ئازادی ڕادەربڕی نەبێتە بە شێوازە کە ئەمڕۆکە دەبین لە هەرێمی کوردستان خەریکە لە کەدار دەکرێت لە هەمان کاتیژە بابەتێکی تر هەنووکەیە کە ویش ئەوەیە لە هەرێمی کوردستان گەنجانی ئێمە بێزارن بەتابەتی پێش بیستیمان کە ڕەوشی سیاسی هەرێم نەگونجاو بوو لایەنە سیاسەکە نەگەدەیشن گەنجان ئێمەیان بە لێشا کۆچیان دەکردیان ئەوەتە ناڕەزایی دەردەبڕن بۆیە شێوازی ئەمە لەگە شێوازی دەربڕینەکەینین ئەسڵەن لەگەر بابەتی کولتوری جنێودان لە نابی لەناو گەنجان ئێمەدا ببین ئێمە دەبی داوای مافی ئازادی ڕاست ئەم گەنجە لە سەرکی پۆلیسا بەڵام دەکرا پۆلیس بە شێوازێکی تری باشتێ بۆی بچارە سەرکە نەکبەوەی کە خەڵکانێک بێنێتە شەقام بۆی بتوان ئێمەش ئەمڕۆکە لە بادی کاری ئازاد نەکرێت هەڵوێستان سی دەبێت دڵنیام ئازاد دەکرێت بۆی ئەمڕۆ پەرلەمان سەردانی ئەم بەڕێزەی کردووە لە هەمان کاتیش ئێمە لە ژنەی برێن پارێزەرانی خۆمان خۆبەخشانە ڕۆژانە لە بەیانی لە ڕووی کێسێکیان بۆ کردو سەردانی لەگە بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر لەگەر جیهەتی پەیوەست بەم بابەتە سی بارێزی خۆبەش ئامادە خۆیان دەربڕێ بۆیە بتوانن ئەم کەیسەیەک لای بکەنەوە بۆی ئەم گەنجە ئازاد بکرێت. کاک ڕێباز لە یادداشتەکە شتێکی تریشە بوو کە داوا دەکەن تا دوومانچکە حکوومەتی هەرێم هەڵوێز بگرێت بۆ چارەسەری قەیرانەکان بکات ئەگەر ئەوشمان بۆ ڕوون بێگومان ئێمە ئەمڕۆ گردبوونەوە مەبەستی گردبوونەوەکەمان بۆ ئازادکردنی کاکە شیڤان بوو بەڵام لە پاڵ ئەوەشدا ئێمە کۆمەڵێک داواکاری یعنی چەند داواکاریی دیکەشمان هەبوو دیارە ئەو گەنجەکە ئەمڕۆ قسەی یعنی ئەم گرتە ڤیددیۆی بڵاو کردوێتەوە بەڕاستی ئەمە دلیلە وابەستەیە کە دۆخێکی ناهەموار لە هەرێمی کوردستاندا نادادی کۆمەڵایەتی ئەمەی هێناوەتە وجود ئەگەرچی ئێمە تێبینیمان هەیە لەسەر دەربڕینی شێوازی قسەکردنی کاکە شیڤان بەڵام ئێمە دەڵێن ئەم وڵاتە خەریکە دەبێتە وڵاتی قەیرانەکان بۆیە دەبێ بەڕاستی دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان بە زووترین کات یعنی ئەمە یەکلا بکاتەوە بەدەم خەمی هاوڵاتیانەوە بچێت لە وڵاتە کارەبانیە موسەنیە دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە چەق بەستووە بۆیە هەموو ئەمانە بەڕاستی ینی شایانی ئەوەیە کە دەسەڵاتی جێبەجێ لە خاڵی دووە مۆڵەتان داوەتە حکوومەت بۆ ئێمە بۆ ئەم دیارە هەروەکو برانی بەڕێز باسییان کرد لە برانی پێشووتر کام دۆسە یاسایە ئەوان یەکلای دەکەنەوە بە دوواداچوونی بۆ دەکەین ئەمە لێرەوە بەڵێن دەدەین کە لە ئەگەری ئازاد نەکردنی کاکە شیڤان هەڵوێستی تونترمان دەبێت هەروەکو لەسی داهاتوتان چی دەبێت ئێمە بەنیازین لە بەردەم مەحەتەی هەولێر گربوونەوە بکەین لە بەردەم دادگای هەولێر گربوونەوە بکەین و ئێمە خەڵکی کوردستان دەنگە ئازادەکان دڵنیا دەکەینەوە کە هەموو جۆرە ڕێکار و فشارێکی مەدەنی دروست دەکەین لە قازانجی کۆی کۆمەلگاوە لە قازانجی دەربڕینی بیرروڕای ئازاد بەڵام قەیرانەکانی دیکەی هەرێمی کوردستان ئێمە نەمان شاردۆتەوە کە ئەو قەیرانانێک کە هەیە مۆڵەتی دوو مانگمان بە حکوومەتی هەرێمی کوردستان داوە بۆ لێرەوە من دەمەوێت ئەو دەرفەتەش بقۆزمەوە بڵێم هەموو داوا لە هەموو هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان دەکەین کە بە ئالێت و میکانزمی دیموکراسی بە ئالێت و میکانزمی یاسایی و شارستانی ئیدارەی سیراعاتی سیاسی خۆیان بدەن ناکرێت بۆ ئیدارەدان ئێمە پەنا ببرێتە بەر بەکارهێنانی هێز ناکرێت بۆ ئیدارەدان ئێمە پەنا ببرێتە بەرچەک ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کاریگەریتان لەسەر دەسەڵات دەبێت بەو ڕێخستنی خۆپشاندان و نیگەرانی دیارە ئەو فەراغ و کێشە هەنووکەیانێکە لە هەرێمی کوردستاندا هەیە زۆر لەوە گەورەترە بەتەنها بە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پڕ ببێتەوە بەڵام ئێمە دەخوازین کە ئەم هەنگاوی ئێمەش بچێتە خزمەتی پەرەپێدان بە ڕەوشی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئێمە تەمەنا دەکەین کە ئەم هەنگاوی ئێمەش بچێتە خزمەتی پەرەپێدان بە ڕەوشی ڕێکخراوەی بچێتە خزمەتی پەرەپێدان بە ڕەوشی دیموکراسی و ئێمە بۆ خۆمان ڕۆڵ بە خۆمان بدەین بەڕێزان لە هەموو دنیادا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەسەڵاتی پێنجەمن ناکرێت ئێمە داوای ڕۆڵ لە
لە دەسەڵاتی جێبەجێکردن بکەین ناکرێت ئێمە داوای ڕۆڵ لە حکوومەت هەرێمی کوردستان بکەین ئەم ڕۆڵە ئێمە دەبێت بۆ خۆمان لە ئێستا دەکە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانیا نفوزی خۆمان بەکاربێنین بۆ گۆڕانکاری لە هەموو سێکتەرەکانی کۆمەلگا. بەڵێ مراد ئەوە داواکاری ڕێخەران و ئەو گەنجانەی شاری هەولێر بوو کە داوا دەکەن بە زووترین کات شوان ئازاد دەژیرکراو کە دوێنێ دەژیرکراوە ئازاد بکرێتەوە دەڵێن ئەگەر ئەو ئازاد نەکرێت لە داهاتوودا هەڵوێستی توندریان دەبیت. بەڵێ بەڵێ ومێت چۆمانی